بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە ئێستادا زۆرینەی داهات هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا حیزبیەکانە. لە ئێستادا زۆرینەی کەرتە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان دراون بە کۆمپانیا حیزبیەکان و لەسەر حیسابی هاوڵاتیان و هاوڵاتیانیش لە ئەنجامدا باجی دەدەن. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد گەناوی مامۆستای زانکۆ و ئابووریناس لە ستۆدیۆی سەرکێڕەوە لە هەولێرەوە، نیاز عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس تاوتوێی ئەم پرسە دەکەی. سەرەتا راپۆرتێک دەبینی. کۆمپانیا حیزبیەکان قۆرخی سەرجەم کەرتە خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستانیان کردووە و هاوڵاتیانیش باجەکەی دەدەن. سەرەڵدانی قەیرانی غاز جارێکی دیکە ئەوەی دووپات کردەوە. کۆمپانیا حیزبیەکان لە حکوومەت بەێسترن و لەسەر قازانجکردنیان قەیران بۆ هاوڵاتیان دروست دەکەن. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا کۆمپانیا حیزبیەکان قۆرخی سەرجەم کەرتەکانی هەرێمی کوردستانیان لەسەر حسابی بەرژەوەندی هاوڵاتیان کردووە. بەڵام ئێستا لە هەموو کات زیاتر کۆمپانیا حیزبیەکان شەڕەکەیان بۆ وەرگرتنی گرێبەستەکان زیاتر بووە. دەسەڵاتدارانی هەرێمیش بۆ بەرژەوەندیەکانی خۆیان کار بۆ ئەوە دەکەن زۆرینەی خزمەتگوزاریەکانیان لە حکوومەتەوە بۆ کۆمپانیا حیزبیەکان بگوازنەوە. ئێستا لە هەرێمی کوردستان کۆمپانیا حیزبیەکان قۆرخی بەرەمەکانی نەوت و غازی هەرێمی کوردستانیان کردووە. جگەل لە قۆرخکردنی بواری سوتەمەنی بەرپرسە حیزبیەکان بۆ بەرژەوەندی خۆیان و دەستکەوتنی پارەیەکی زۆر لە داهاتی نەوت 120 کۆمپانیای ئەمنیان دروست کردووە بۆ ئەوەی کێڵگا نەوت و غازیەکان بپارێزن لە کاتێکدا حکوومەت دوو لیوای نەوت و غازی هەیە. لەگەڵەوەشدا بەشێکی زۆری بەرهەمێنانی کارەبا دراوە بە کۆمپانیەکان و ئەو بڕە کارەبا نیشتیمانیەی هەیە زیاتر لە 170 لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە بەرهەم دەهێنرێت. لایەکی ترەوە کۆمپانیا حیزبیەکان لە خاڵە سنووریەکان بە بەرچاوی حکوومەتەوە خەریکی تاڵانکارین. بەپێی بە دوواداچوونی هەندێک پەرلەمانتاریش مانگانە قەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکان 50 ملیار دینارە و کۆمپانیا حیزبیەکان خەریکی وەرگرتنی باج و سەرانن. کۆمپانیا حیزبیەکان لە خاڵە سنووریەکان جگە لە دەستکەوتنی داهاتێکی زۆر بەبێ ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان مادەی قاچاق خاوردەی هەرێم دەکەن. لە هەمان کاتیشدا کۆکردنەوەی پارەی زبڵ و خاشاک و ئاو وەرگرتنی پارەی باج لە کاسبکاران با کۆمپانیەکان دراوە. لە کاتێکدا بەپێی وتەی بەشێک لە پەرلەمانتاران وەزارەتی شارەوانی حکوومەت هێرێم زیاتر لە 70,000 فەرمانبەر و کارمەندی هەیە و خۆی دەتوانێت کارەکە بکات. ئەو کات کۆمپانیا حیزبیەکان قۆرخی بوارەکانی هێنانی دەرمان و جگەرەشیان کردووە. بەپێی زانیاریەکان دوو کۆمپانیا حیزبی دەستیان بەسەر هێنانی دەرماندا گرتووە و دوو کۆمپانیا ژگەرە بۆ هەرێم هاوردە دەکەن کە بەوتەی پەرلەمانتاران لە 180 بە قاچاق دێتە هەرێم. قۆرخکردنی کەرتا گرنگەکانی خزمەتگوزاری لەلایەن کۆمپانیا حیزبیەکان لە هەرێمی کوردستان مەترسێکی گەورە بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. بە جۆرێک کۆمپانیا هەیە لە حکوومەت دەوڵەمەندترە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان دکتۆر محەممەد خێربەنگ سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بۆ کاری چیە کە لە هەرێمی کوردستان ئێستا زۆرینەی کردە خزمەتگوزاریەکان دراون بە کۆمپانیەکان کە زۆرجار قەیران دروست دەی بۆ مەسەلەن نوێترین قەیران مەسەلەی قەیرانی غازی شلە. بەوە زۆر ئاسایە کاتێکی کە دەسەڵاتی سیاسی قۆڕق دەکرێت بە هەمان زۆرش دەسەڵاتی ئەحبەریش قۆڕق دەکرێت. جا دوو ڕەهاندن لێک جیا ناکرێنەوە بەڕاستی. جالەوەیدا من ئەوێشی نابینم سەرسوڕمانێک نابینەوەیدا کە بۆ بازار قۆڕق کراوە. چونکە پێش بازار قۆڕق بکرێت دەسەڵاتی سیاسی لەلایەن حیزبی سیاسیەوە کە هەیە قۆڕق کراوە. جا هەر حیزبا بە پێی وە بە گوێرەی توانای خۆی ئەوەی کە توانای لە هەمان زیاتر بێت زیاتر قۆڕقکردەوەی کە کەمتر بێ کەمتر. باش. واتە قۆڕخکاری دەسەڵاتی سیاسی ڕنگدانەوەی ڕاستەخۆی لەسەر قۆڕخکاری بازارشەیە.
باشە بەس ئەوەی کە هەیە ئەوەی کە ئێستا ئاساینی مەسەرەن ڕەنگە بڵێن لە وڵاتانیش کەرتی مەسەرەن تایبەت کەتە خزمەت گوزاریەکانی پێدەدرێت بەوەی کە بەڕێو ببرێن ئەوەی کوردستان جیاوازە یعنی کە ئێستا ئەو کەتە خزمەت گوزارێن دراون بە کۆمپانیا حیزبیەکان خۆی دەزانی چۆنە بەڕاستێتەوە بەسەن کوردستانی عراقێتەوە بەراوردکە بە وڵاتێکی کە سیستەمێکی ئابووری جێگیری هەیە سابەتی هەیە مستەقڕی هەیە زۆر جیاوازە بەڵام ئەو کە پەیوەندی بە ئەوە بێ جیاوازی چییە لە بینی کەرتی تایبەتی ئێرە مەسەن لەگەڵ کەرتی تایبەت لە وڵاتێکی وەکو یابان ئەمریکایە ئەو وڵاتانی کە لە ڕووی پیشسازیەوە پێشکەوتوون ئەو وڵاتانە بە هەندێک قۆناغی ئابووریدا ڕۆشتون و بە هەندێک قۆناغی کۆمەڵایەتی و بزاوی سیاسی و دموکراتیدا ڕۆشتون ئەوانە کە ئێستا لێ باسی مەفهومی بازاری ئازاد دەکەی لە هەمە کاتیشدا لەوێ میدیا ئازادە دادگا ئازادە پەرلەمانی کارا هەیە بۆ بدواز چوون لە هەموو گرفتێککە هەبێ بام لە وڵاتی شوکو عراقی یا کوردستانی تۆ ئەوەی کە وەرت گرتووە تەنها مەفهومە ئابووریەکەت وەرگرتووە لەسەر مەفهومی بازاری ئازادیە ئابووری ئازاد ئەو مەفهومە ئابووریەکەش کە تۆ وەرگرتووە لەسەر مستەوای نیشتیمانی وەرنەگیرا بەڕاستی لەسەر مستەوای ئەو وەرگیراوە کۆمەڵێک کۆ دەبنەوە بەرژەوەندیشی ئابووری هەیە و ئەو بەرژەوەندی ئابووری لە ڕێگەی ئەو حەل و مەرجی کە دروست بێ کە پێڵێن دوای ڕوخانی سەدام حوسێن کە پێڵێن بازاری ئازاد ئۆتۆماتیکی دەسەڵاتی چەکداری هەیە بۆ قۆڕی بازار و گومرگ گۆشتەکانیان کردووە ئیتر تا گەشت هەڵگەشت تا کاتی تا ئێستا کە ئێمە دەیبینین مام لە شوێنەدا تاکید بۆ جۆرە نییە یەکەم شت لەوێ قۆڕەکاری مەسەن لە ئەوروپا غەربی کە مەسەن لێ نظامی سەرمایەداری هەیە مام قۆڕەکاری مەمنوعە حتا لە ئەمریکا کە بەزان بە باش بەس لە کوردستانە پێ دوای کەرتی تایبەت من هەر نییە ئەوەی هەیە چیەنی ئەوەی هەیە کارتی تایبەتی ئەوەی کە هەیە وەکو عەرزم کردی لە پێشەوە حیزبی سیاسی کە قۆڕی دەسەڵاتی کردووە قۆڕی ئابووریشی کردووە کە قۆڕی ئابازاریشی کرد ئابووریشی کرد ئیتر کۆمپانیا شەر بە ناوی خۆیەوە دەبێت و بۆ حیزبی دەبێت یا بۆ چەند کەسێک دەبێت لە حیزبدا بەڕاست سپاس دەکەم دواتە گەڕێم بۆ لای بەڕێز قسەی زیاتر دەکەین ئەنیاسخان زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان دەمێت سەرتا سەرنج لەسەر و قەیرانەی کە دروست بوو لەسەر مەسەلەی غاز بزانم کە پێشتر باز لەوە دەکرا کە حکومڕانی چەتەکان لە کوردستانە هەیە تا چەند ئەوەی کە دوێنێ وتەبێژی حکوومەت خۆی ئاماژەی پێدا کە دەبێ مافیاکان ڕوبەڕووی یاسا بکرێنەوە ینی ئەمە سەلماندنی ئەوەیە کە ئێستا مافیا لە حکوومەت بەهێزترەوە مافیا کۆمپانیای هەیە لە کوردستان ئەم کاتتان باش ئەبێ ئەوە بڵێن کە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە زۆر زیاتر لە قۆرخکاری کۆمپانیا حیزبەکانیە ئەو کەسایەتیانی کە بەشێکن لە ناو حیزبەکان و دەسەڵاتی گشتیان بەکارهێنەوە بۆ ئەوی لە ڕێگەی کۆمپانیای تایبەتەوە جارێکی تر مڵکوماڵی گشتی بەکار بهێنەوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەوەی دوێنێ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کرد بەڕاستی ئێمە تا ئێستا و تا دۆخی ئێستا گەندەڵیەکی حیزبی نییە جیاکرابێتەوە لە حکوومەت بۆی کە حکوومەت خاوەن پاکیەکی زۆر بەرز بێ شەفافیەتێکی زۆر بەرز بێ دەستپاکیەکی زۆر بەرز بێت تا بەشێک دەبێت لە هەمان ئەو گەندەڵی کە پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پیادەی ئەکەن بەڵکو ئەو گەندەڵیە ناو پارتە سیاسیەکان تەواوکاری هەمان ئەو گەندەڵیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامەدرێت بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە گەر وەزارەتی سامانە سروشتیەکان وەربگرین لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەو گەندەڵیەی کە لە خاڵە سنووریەکان وەزارەتی سامانە سروشتیەکان هەبووە پێکهاتەیەکی تەواوکار بووە لەگەڵ بەکارهێنانی ئیمزای وەزیرەکان دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئەم کۆمپانیان کەسیانە یا حزبیانە کە هی کەسەکانی ناو پارتە سیاسیەکانن یەکتری تەواو بکەن و بتوانن بەرژەوەندیە بەرامبەرەکانیان ئاڵوگۆڕکەن کە ئەویش پچڕین و دزیکردن و گەندەڵیە لە سەروەت و مڵکوماڵی گشتی بۆیە ئەوەی کە لە دۆسیەی کەمیغاز ئێستا بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان درێژەی ئەو شەڕەی ساڵانی ڕابردەوە ئەوەی کە لە نەوتی سپی کەمی نەوتی سپی گرانی نەوتی سپی ماڵان بینیومانەوە ماوە بۆ ماوەش لە ماوەی پێشووتر هەر بینیومانە کە گرانی غاز دروست بووە بەڵام ئێستا پرۆسەی ململانیەکە لە نێوان پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بەوەیە جۆرێک لە ململانەی تر بێنە ئارا
داراوە لەو پێناوەی ئەم دوو پارتە سیاسیە لەسەر ئاسێکی باڵا بگەن بە ڕێککەوتن و شەراکەتێکی واژووکراوی نوێ. خۆ ئێمە کاتی خۆی هەر باسمان کرد هەر لێرە وتمان ئەم ڕێککەوتنەی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت ئەوەی کە ئەڵێ شەراکەتی هاوبەش ئێمە وتومانە شەراکەتەکە خوار ئەوە نییە کە باسی حکوومەت بکەن لەسەر بنەما شەفافەکە بەڵکوەیە کە ئەمان ڕۆ ئەچێتە خوارەوە لەسەر بنەمای شەراکەتی دابەشکردنی نەوت، دابەشکردنی غاز، دابەشکردنی داهاتی گومرگەکان، نەچوونەوەی ئەم داهاتانە بۆ سەر بودجەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان و خاڵێکی زۆر لەمە گرنگتر باس بکەم کاک حەکیمگیان ئەویش ئەو بابەتەیە کە ئێمە لە بنەماوە بۆشایی گەورەمان هەیە لە کۆمەڵێک لایەنی ترکە بە تەنیا پەیوەندی بە بابەتی قۆرخکاری کۆمپانیاکانەوە نییە. بۆ نمونە ئێمە لە قۆناغێک بینیومانە ئەوەی کە کۆمپانیاکانە خۆ لە هەموو دنیا ئەوەیە کۆمپانیاکان لەگەڵ کۆمەڵی مەدەنی ئەبنە پایەیەکی بەهێز بەیەکەوە بۆ حکومڕانی بۆی هەم ئاسانکاری و هەم بەیەکەوەی و شەراکەتیان هەبێ ئەم سێ کوچکەیە بەیەکەوە. بەڵام لە هەرێمی کوردستان بۆ بەچی بۆ نمونە تۆ تێبینی ئەوە بکە هەر لەو بۆشاییە گەندەڵی کە هەبووە لە هەرێمی کوردستان ئەم گەندەڵیە بەکارهێنراوە بۆ بەهێزکردنی پایەکانی ستەمکاری بۆی پایەکانی ستەمکاریش ببێ ئەم پارێ بەکارهێنراوە بۆی چەکداری پارتە سیاسیەکان هەبێ یەکەی 70 هەبێ یەکە تایبەتیەکانی پاسەوانیان هەبێ. جگە لەم بابەتە هاتوونەتە سەر مۆدیلی کۆمپانیاکان ئەگەر لەبیرت بێ لە چەند ساڵی ڕابردوو کاتێکە مەسعود بارزانی سەرۆکی ناشەرعی هەرێمی کوردستان بوو دوو بڕیاری جیای دەرکرد. یەکەمیان بۆ دۆسیەی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان، دووەم دۆسیەیەکی چاکسازی بۆ پارتی دیموکراتی کوردستان. لەوێش باسی لە ڕێخستنەوەی کۆمپانیاکانی ناو پارتەکانە کردواتە پارتەکان لە هەرێمی کوردستان بە ئاشکرا کۆمپانیایان هەیە مڵکوماڵی گشتی لە ڕێ کۆمپانیاکانەوە بەکارهێنن و خاڵێکی تر لە ساڵانی ڕابردوو تا ئێستا بە ئارەزوی خۆیان پارتە سیاسیەکان پارە لە بودجێ گشتیدا ئەبڕن سەرباری ئەوەی کە لە هەرێمی کوردستان یاسای بودجە هەیە بەڵام ئەو بڕێی کە بەنایاسایی ئەم هێز و سیاسیانە بۆ خۆیان دەیبن زۆر لەوە زیاترە. بۆیە ئەم ململانێ و بەریەکەوتنی کۆمپانیایانە لە هەرێمی کوردستان ئێستا بۆتە بابەتێکی زۆر باو بۆ منە حکوومەتی هەرێمی کوردستان باس لەواکە کەرتی تایبەت بەهێزەکە. بەڵام کەم کۆمپانیاکەی نێچیروان بارزانی هەم کۆمپانیاکەی مەسرور بارزانی هەم کۆمپانیاکانی پاڤێڵ هی لاهور هی هەرێکێک لەم کەسایەتیانە بە کۆسەرەت ڕەسوولیشەوە کۆ فازڵ میرانی و هەموو ئەم کەسایەتیانەی ترکە بازرگانی دوورمەودایان هەیە و ماوەی درێژخایانیان هەیە لە ڕێگەی پارتە سیاسیەکانیانەوە دێن لە ڕێگەی پارتەکان و لە حکوومەتەوە ئەتوانن ململانێ دروستکەن بڕیاری سیاسی دەربکەن وەکەوەی کە بۆ نمونە لە ماوەی ڕابردوو لە دۆسەی دەرمان بینیمان بۆ منە کەناڵەکەی نێچیروان بارزانی هەڵسا هەڵمەتەکەی کرد وای پیشاندا کە دۆسەی ئاسایشی دەرمان لە مەترسیدایە ئەو بوو بەرپرسانیان هێنا بڕیاری پێشوەخت درا بۆم هەڵمەتە وتیان سەرۆکی حکوومەت لەبەر چاوی ئەگرێ بەڵێ دواتر ئەو بوو بڕیار دەرکرا بەڵام بڕیارەکە بۆ کێ دەرکرا بۆ هەمان ئەو کۆمپانیانە دەرکرا کە خۆیان پشتی ڕسمیان هەبوو لە ڕێگەی پارتە سیاسیەکانیانەوە بەڵام هاتن کۆمەڵێک کەسایەتی بچووکی کە قاچاقچیان کرد و ئەوانیان فەزح کرد بۆ ڕایگشتی وەک ئەوەی کە قاچاقچیەکانی دەرمان لەم بازنە بچووکە بێ کە ئەم کەسایەتیانە ئەیکەن بۆیە تۆ تێبینی بکە دەستگا ڕاگەیاندنەکان ڕۆڵ ئەبینێ لەم هەڵمەتانی کە ئەخرێتە ڕوو و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕۆڵ ئەبینێ ینی بازنەی گەندەڵێکە و بەکارهێنانی خراپ بەکارهێنانی سامانی گشتی زۆر لەوە فراوانتر وە گەورەترە. بەڵێ سوپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێز دکتۆر پێشتر بەڕێزوتت قۆڕخکاری سیاسی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر قۆڕخکاری ئابووری کەمێک نیازخەنج ئاماژی پێدانی ئەمە جگە لە بڵێن قۆڕخکردنی ئابووری لەلایەن کۆمپانیا حیزبەکانە اینجا ئەم ئابووریە بۆ سەپاندنی مەسەلەن ستەمکاری و مەسەلەن هەڵبژاردننی تەزویر و دروستکردنی کارکتەری سێبەر و حیزبی سێبەر و ئەوانەش بەکار هاتووە؟ تاوان خۆ لە کوردستان تۆ تەماشا بکەی بەڕاستی ئەو کە پێڵەن کەرتی تایبەت تۆ لەما ئەو 10 ساڵێدا مەسەن لە 2003 بگرێت تا 2014 کە پارێکی زۆر لە عێراقەوە دەهات لە کوردستانیش داهاتە بوو کۆمپانیا حیزبیشە بوو کۆمپانیای تریشە بوو بەڵام تۆ لە کوردستان تەماشاکە شوێنێک موسسەیەکی ئابووری نییە کە بڵێ مەسەن 2000 کەس ئیشی لەسەر دەکات یا توانی بێتی کە بواری کار فراهەم کات ساڵانە بەسەم بۆ 2000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان هەیە نییە لە هەما کاتدا کۆمپانیاکت نەدۆزیوەوە نادۆزیوە لە کوردستانی کە توانی بێتی لانی کەمی لە 150 لە 170 لە 110 بچکترین بە ئاساییترین کاڵا
بۆ بازارەکان لەسەر ئاسم ناوخۆ فراهم کرد هەیە نییە مەنا بداخەکە چییە ئەوەیە کە ئەو پارەی کە لە ڕێگای ئەو کۆمپانیانێک کە هەر ناویشی لێدەنی سەرف کراوەوە پەیدا دەکرێت بۆ ناو خۆی کوردستانی سەرمایه‌گوزاری نەکراوە چ لە ڕووی سەرمایه‌گوزاری ئینسانی بۆچی سەرمایه‌گوزاری پارەکە ناتوت ناو خێرەمی کوردستان یاخود پارەکە ڕۆژەوە دەرەوە لە ڕێ ئەو کۆمپانیانەوە وڵای لە ڕێ بۆ ئەوی دوو حاڵەت هەیە تۆ کە بتەوێت سەرمایه‌گوزاری بکەیت دەبێت سەرمایه‌گوزاری درێژخایەن کێتە بتێ دامەزراوێشی ئابووری گەورە دروستکەوە بۆ درێژخایەنە و ئەوانش کە ئەو پاریان دەزەکەوێت نانوێت بۆ درێژخایەن سەرمایه‌گوزاریکەن بەڵکو لە شتێکدا سەرمایه‌گوزاری دەکەن کە خێرا پارەکە بێتەوە دەستانکو بەشی عقارات و خان و نازانم هەندێ بازار و خۆخۆراک ئەو شتانە ئەمجارکو ئەوەی باس کرد لەسەرەوەی کە پارە دەچێتە دەرەوە وڵای خۆ بەرەم ساڵە بخۆی باسی کرد ئەو کاتی کە حزبیش کرد بووە نازان نایچی بووم بخۆی وتی پارە لەو وڵاتی دەچێتە دەرەوە وتی من باسی کە باشتر لە بەرەم ساڵی بپرسی بەشتیش ئاوتە ئەو پارە چەندە بۆ کوێشەوە ئەو لەوانێ باش وەڵام داتەوە باشە بەس لەسەر ینی ئەو کۆمپانیانە کە بەرز دەڵێ مەسەرەن بەشی زۆری داهاتێرێن بۆ ئەم کۆمپانیانە لە بەرامبەریشە ینی لە دابینکردنی هەلیکاریشە جیاوازیان کردووە ڕەنگە گەر کەمیش بوو بێ تەنابەت تەسکی حزبی هەلیکاریان بۆ خەڵک دابین کردووە وڵای من ئەو کۆمپانیانە کە حزبی نازانم ناوەکانە چیان کردو بەڕاستی تەنها ناوە بەڵام لە زمینەی ڕاستیدا شتێک نابینی بڵێ وڵات کۆمپانیای مەسەلەن یەکێتی بێ پارتی بێ یا کۆمەڵ بە یار حزبیشتر بێ فلان کۆمپانیاوە نییە کۆمەڵ فەقیرە نازانم بەڵێ کە باسی حزب دەکەی دەبێت مەبەستم ئەوەیە کە هەموو حیزبەکان بەسەراحەت چوونە ناو بازارەکەیەوە بازار ئەگەر ئەوەش نەبێت کە لە حکوومەت وەربژێرە مەسەن لە بازارە چالشتی چیان نێجا باش نامێت بچمە ئەو بابەتەوە زیاتر بەڵام تۆ تەماشاکە ئەو کۆمپانیانێک کە لە کوردستان خەڵک ناوێن دەبات شتیشیان نەکردوە لە کوردستاندا کە ببێت تاوەکو لەسەر تاو ئاماژە پێکرد بێتە شوێن فەرهەمکردنی شوێنی کار بۆ خەڵک ئەوە گرنگە وە کاتێکی کە نەکرا بە شوێنی کار بۆ خەڵک ناشتوانانی ئیسفادەیە بێ ئەمجار هەمووش گرنگتر ئەوەی یەک خاڵی ترێکە پێویستە باس بکەم زۆربەی ئەو کۆمپانیانێک کە هەیە بەڕاستی لە کوردستاندا بۆ نمونە کارتی وزە کارتی پەیوەندی تەلەفۆن ئینتەرنێت شتانە ئەوانە پێویستە بەڕێگای سان بۆ نمونە ئاسیا سێر کۆڕاک ئەوە پێویست بۆ بەلانێکەوە 10 ملیۆن هاوڵاتی بەشدار بێت لە کاراکردنی و بازارخستنی ئەو کارتی پەیوەندیکردن بۆی کە 1 ملیۆن کەس ئیسفادە بکە بەڵام ئەوە هەیە نییە دووبارە دەگەڕێنەوە بۆ خاڵە سەرچە بنەما سەرچێکەوەیە تێگەشتنمان بۆ بازاری ئازاد چۆنە و ئێمە وەکو کۆمەلگا وەکو عەقڵ وەکو سەقافەت لە ڕووی ئابووریەوە مؤهلین بۆی کە بتوانین سیستەمی بازاری ئازاد لە کوردستانی پیاده بکەین لە کاتێکیدا کە لە سەدا 90 خەڵکی کوردستانی پێویستی بە هاوکاری هەیە و بنەمای پیشسازی نییە و دامەزراوەی ئابووری گەورە نییە و لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە بۆ هەن نەکراوی کە تۆ بتوانانی لە بازاری کاردا بتوانانی بە شێوەیەشی ئاسان بتوانانی کار پەیداکەی و لە هەموو گرنگتر دووبارە تۆ دامەزراوەی ئابووریت نییە کە بتوانێت هەلی کار بۆ خەڵک فراهەمکە لەو کاتێدا تو ادعای بازاری ئازاد دەکەی بازار ئازادش بۆچی بۆی کە ئەو کارتانی کە زۆر ئاسانە تۆ استفادەی لێ بکە کەلکی بۆ نمونە کەرتی وزە زۆر ئاسانە شەریکەیەش بێن و هەندێک بیرهەکەنێت نوتەکە دێتە دەرێ ئەغاسە عینیشێت ئەمجار کەرتی پەیوەندیکردن ئەوەکو ئەمجار کەرتی کارەبا بە هەمان جۆر جابۆیە بەڕاستی نەکرد لە کوردستانی لە عێراقش من بخۆم وەکو مەبدە وەکو ئایدۆلۆژی بازاری ئازاد بە باش زانم لە ڕووی ئابووریەوە بۆی هەموو ئینسانێک بتوانێت ئیسفادە لە توانەکانی خۆیکە وام هەندێک شوێن دەبێت حکومەت بەڕاستی تەدەخولکە ناکرێت و هەموو شتێک ئازادکەی بێ ئەوەی کە ڕقابەیەکەوێت سپاس دەکەم نیازخان گەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەو کردانەی کە دراون بە کۆمپانیا حیزبیەکان بۆ نمونە مەسەلەی گواستنەوەی غازەکە ئەمڕۆ پەرلەمانتارێکی عێراق باز دەکە کە تەنها مەسەلەن قازانجی گواستنەوەی غاز بۆ ماڵان مانگانە 30 ملیۆن دۆلارە یعنی یاخود بڵین کۆکردنەوەی پارەی زبڵ و خاشاکە ئاوە مەسەلەن لە خاڵە سنووریەکانە ئایا حکوومەت خۆی ناتوانێت ئەمە بکا بۆچی ئەم کەرتانە وردە هەمویان بڵین بەرەو ئەوە دەڕۆن کە ڕستی کۆمپانیەکان بکرێن
کاک حەکیم لە یادمان بێ مەسرور بارزانی چەند جارێک ڕایگەیاند کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە بڕی نیوە زیاتر ئەکا. بەڵام ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر بە ناوی زیادکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕێکاری ناڕاستن. بۆ نمونە باجی ڕوسومات زیاد کراوە کە ئەمە هیچ ڕەوایەتیەکی تیانە بۆ عریزەیەک سەرەتا 25,000 وەرەگرت دواتر کردیان بە 15,000 دینار لە ڕێگەی کۆمپانیای تایبەتەوە لە کاتێکا مەر حکوومەت خۆی توانی بیکە. خاڵێکی تر ئەم ڕێکارانەی کە بە تێکڕا حکوومەتی هەرێم کوردستان گرتوێتێ بەر بەناوی چاکسازی بۆ نمونە ئەوەی لە یاسای موچە و خانەنشینی گرتێ بەر لەگەڵ دەرماڵە بەڕاستی مەفهومی چاکسازی جارێکی تر بەرهەم نەهێناوە بۆ ئەوەی ئەو داهاتە بگێڕێتەوە کە خەڵکێک چاوەڕوانی بوو. بۆ نمونە پێشمان ناڵێ بۆ لەو داهاتی کە هەرێمی کوردستان ئەوێ زیادی بکە ئەم داهاتە زیادە بەرەو کوێ ئەباوە بڕەکەی چەندێکە. بۆ نمونە لەو پارەی کە پێویست بوو لە دۆسەی خانەنشینی بگەڕێتەوە حکوومەت پێمان ناڵێ لە چ کەرتێکی تر خەرجەکە و بۆ چ بوارێک خەرجی ئەکا و بەشێکی ئەم هۆکارش لەم خاڵی کە خستومەتە ڕوو ئەوەیە کە هەرێمی کوردستان تا ئێستا یاسای بودجێ نییە. ساڵی 2013 دوایە منجار بوو کە یاسای بودجە لە هەرێمی کوردستان هەبێ. خاڵێکی تر پەیوەنددار بە کۆمپانیاکان و ئەوەی کە چۆن بە ئاسانی مڵکوماڵی گشتی بۆ بەرژەوەندی کۆمپانیا تایبەتەکانی حیزبەکان بەکارهێنرێ. لە یادمان بێ ئەم کۆمپانیانە جۆرێک لە غیتا یا پەردەپۆشی بەکارهێنن بۆ حاڵەتی ئەوەی کۆمپانیاکان ڕاستەوخۆ بە ناوی کەسی دیاری بەرپرسەوە ئاشکرا نەبێ وەکو کۆمپانیای حیزبی ئاشکرانە ناسرێن هەنێک جار هەنێک کەس بەکار ئەهێنن بۆ ئەوەی نەناسرێنەوە کە ئەمانە هیچ بەرپرسێکی سیاسین. بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان کۆمپانیاکان لەوە ئاشکراترن کە چۆن پارتە سیاسەکان ئیدارەیەدەن. بۆ نمونەوە کۆڕەک تیلیکۆم ئەوە ئاسیا سێڵ بۆ کۆمپانیای گروپی کۆمپانیاکانی قەیوانەوە گروپی کۆمپانیاکانی کار هەر بە هەمان شێوە زۆر بەوازحی دیارن کێ کۆمپانیای پارتی دیموکراتی کوردستان و کێ کۆمپانیای یەکێتی نیشتیمانی کوردستانە. اینجا پرۆسەی گەندەڵێکە چۆن ڕۆچێتە ناو حکوومەت بەکارهێنرێ بۆی کۆمپانیاکان بەهێز ببن لەم دۆسیانە. بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بریەوەی بێ کەرتی گشتی بەهێزکە و خزمەتگوزاری گشتی بەهێزکە دێت بە جۆرێک خزمەتگوزاری گشتی هەرس پێ ئەهێنێ بۆ بیانوەی کۆمپانیاکان بێنێتە بەردەم پەرەپێدان و بژانەوەی هەرێمی کوردستان. بەڵام کۆمپانیاکانیش هی هەمان ئەو کەسانن کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەدەن کە کۆمپانیاکان بەهێز بن. واتە حکوومەت خۆی بڕیار دەرئەکا بۆ ئەوەی کۆمپانیاکانی خۆی بێنێتە پێشەوە پەرەیان پێ بدا بە شێوەیەکی زیاتر ڕۆڵیان هەبێ. بۆ نمونە ئەوانەی کە ئاوپێوی ماڵانیان هێناوە ئەوانەی کە خەریکن پێوەری کارەبا ئەهێنن کۆمپانیای کوێن بێزەحمەت یان ئەوانەی کە مەسەلەی دەرمان ئەهێنن هەر واضحە. جیا لەوە خاڵێکی تر هەیە کە ئێمە ئاماژەیەک بۆ بکەین. ئەم جۆرە لە مۆدیلی ئابووری بەناوی بازاڕی ئازادەوە کە پێوەرەکانی بازاڕی ئازادیشی تیا ڕەچاو ناکرێ بۆ نمونە کەمترین دەرفەتی هێشتەوە لە بەردەم خەڵکێک کە بێوێ بازرگانی بچووک بک لە قوارەیەکی بچووک. بۆ نمونە خەڵکێک من هەر ئەمڕۆ کەسێکم بینیوە کە هەوڵی داوە یەکێک لە کۆمپانیاکان کە کۆمپانیایەکی بچووکە بهێنێ بۆ دۆسیی ئارت داوای لێکراوە کە بەڕێژی 170 قازانجی لێ وەربگرن لە بەرامبەر چی؟ لە بەرامبەر ئەوەی بڵێ ڕەزامەندی زەویەکەی پێئەدەن بڵێ ڕەزامەندی دەرچوونی کۆمپانیاکەی پێئەدەن ئاسانکاریەکانی بۆ ئەکەن. بەڵام لە بەرامبەرەوە چەتەگەریەکی تر سەرانی تری ئەوێ و ئەم گەندەڵیە چۆن دەسی پێکردووە کاک حەکیم گیان لە مەسەلەی پارێزگاکانەوە دەسی پێکردووە کاتێک کە تەندەرەکان لە بنەماوە بۆ بەشێک لە کۆمپانیاکان دەرئەچێ بۆ بەشێک لە پرۆژەکان دەرئەچێ پرۆسەی گەندەڵێکە دەسا و دەسە جیالەوە حتا مەسەلەی ئاشکراکردنی ماستەر پلان لە ڕێگەی گروپێک خەڵکی حکومیەوە کە هەمویان دەستیان تێکەڵل بە هەمان شێوە لەگەڵ کۆمپانیا حیزبەکان. بۆیە ئەو کەسانی کەەوە بەرهێنانەکەن بە زانینی ماستەر پلانەکە ئەزانن لە داهاتوو پرۆژەکانی 150 کەی جێبەجێ ئەکرێەوە چۆن ئەبێ بۆیە زوو ئەچن زەویەکانی ئەو ناوچانە ئەکڕن زووە بەرهێنان و بازرگانیان پێوە ئەکەن زوودا بەشیان ئەکەن زوو کەناڵە ڕاگەیاندەکانیان بەکارهێنن بۆ پرۆپاگەندەکردن بۆ هەرێکێک لەم دۆسیانێکە هەیە. بۆیە ئەم بابەتە زۆر بەباشی ئەکرێ و خاڵێکی تر کە زۆر بۆم گرنگە بیڵێم لەسەر مەسەلەی سپیکردنەوەی پارە تەمان بەڵگە هەیە بۆ ئەم قسەیە لە خۆمانەوە ناڵێن و ڕۆژنامەنووسە نێودەوڵەتیەکان و ڕۆژنامە نێودەوڵەتەکان زۆر بە ئاشکرا کۆ پەرلەمانتارەکانی پێشووی لوبنان ئەویان خستە ڕوو. بۆنوێ لە هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان بە گرێبەستی ڕاوێژکارەکان $1 ملیۆن داوە مانگانە
مانگانە 1 ملیۆن دۆلار لە بەرامبەر ڕاوێژکاریکردن تەنیا بۆ خەڵکانی کە بیانی بوون. بەڵام ئێستا دەرئەکەوێ ئەم کەسە بیانیوانەی کە هێنراون بۆ هەرێمی کوردستان بە تەنیا خەڵکانێک نەبوون کە ڕاوێژکار بن بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان، بەڵکو دەڵاڵی بردنە دەرەوەی پارەی هەرێمی کوردستان و پارەی نەوت بوون هی بنەماڵە سیاسەکان لە نێویان بنەماڵی بارزانی بۆ لوبنان. ئەستا دۆسیە 1 ملیارد دۆلارەکەی بنەماڵی بارزانی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو خرای ڕوو ئەگەر چی وەڵامی جۆرا و جۆری درایەوە خۆ هەر بەشێکە لەم چوارچێوەیە خۆ ئیتر ئەو کەسەی کە ڕاوێژکار بوو لە وەزارەتی سامانە سروشتەکان خۆی بەڵگەکانی خستۆتە ڕوو، کەواتە پۆستەکانی حکوومەت تەنانەت لە ڕێگەی کەسە بیانیەکانیشەوە هەر بۆ هەمان مەبەست بەکارهێنراون. یعنی ئەم پرۆسەی گەندەڵیە بەڕاستی بۆ چەسپاندن و بەهێزکردنی پایەکانی گەندەڵی و حکومڕانیەکی ستەمکار بە بەردەوامی درێژەی هەیە. بۆیە خەڵکێکیش کاتێک کە ناڕەزایەتی دەرئەبڕێ لە بەرامبەر کەمی خزمەت گوزارەکان وەک ئەو ڕۆژنامەنووسەی سەید سادق من ئەبێ بڵێم مدیری ئەمنەکە دێ پێڵاوە خاتە دەمی ڕۆژنامەنووسی یا چالاکوانی مەدەنیەکە، ڕۆژنامەنووسان ئەرفێنرێن، چالاکوانانی مەدەنی ئەرفێنرێن، ئەشکەنجە ئەدرێن. بۆیە هەوڵێکی تر هەیە بۆ پەردەپۆشکردنی تەواوی ئەو گەندەڵیانی کە لە هەرێمی کوردستان هەن و پێوەری تریش هەیە چۆن ئەم کۆمپانیا حزبیانە جارێکی تر دێن پارە لە کەناڵە حزبەکان خەرجەکەنەوە بۆ ئەوەی ڕووی گەندەڵیان سپی بکرێتەوە لە بەردەم ڕایگشتی. بەڵێ سپاس دەکەم نیازخان. دکتۆر گرەموڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە حکوومەت ناتوانێت خۆی ئەم کارە نەبکە بۆ نمونە هەموو کردەکان بەرەوە دەڕۆن بۆ نمونە هەر پارێزگاری لە کێڵگەنەوتەکان ئێستا دوو لیوای نەوت و غازمان هەیە، بەڵام باز لەوەکەی کە 120 کۆمپانیای ئەمنی بەرپرسان دروست کراوە ماگانە بڕە پارێکی زۆریان بۆ دەڕوات. بامان شێوە لە کۆکردنەوەی باج و کرێی خزمەت گوزاری حکوومەت خۆی ناتوانێت ئەمە بکات. بەڵاوکو لەسەر تا باسم کرد بۆ لای ئێمە کە خەڵک دەخلی من دیاریکراوە هەیە هیچ مانگانیز دەخلیشی نییە، جار مکەلەفکردنی بۆی کە دێ مانگانەمە پارێکی چی بداوە تاوان دەکەوێتە خانەی ئەوەی کە بڵێ دیژی مرۆڤایەتیە بەڕاستی دەکات خۆی بابەتێکم نووسی مافی مرۆڤ و مافی ئابووری. مثلا لە شوێنێکی کە کەسێک کە شکنجە بدرێ هەموو ڕێکخراوی بە ناوجیهانی دیفاع لێ دەکەم بەڵام بەکەس 100 کەس لە برسا بمرێ کەس باسی ناکات. لە کاتێکی کە لە برسان برنەکەش بە هەمان جۆر ئازار و شکنجەیە کەسەکە لە زینداندا ئەشکنجەیە درێ. لە حاڵەتی کوردستانیدا بەکۆ لە سەرتادا باسم کرد پێویست بوو بەڕاستی کە احتیفاظ بە کەرتی گشتی بکرێت. باش لە کەرتی گشتی لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خزمەت گوزاریەوە و لە ڕووی پەروەردە فێرکردنەوە. بەڵام ئێستا ئەو نەزعە هەیە، ئەو مێلە هەیە هەمووی بەرەو کەرتی تایبەت دەڕوات. باش بەس لەو ڕۆژنە تەنها هاوڵاتی زەرمەندە هەموو کردەکان ئەگەر تەسلیمی کەرتی تایبەت بکرێن بەڵێ هەر زۆر زارەتمەند دەبێت. ئەمجار شتووە هەم دیزنیاشی نەبوو بەڕاستی وەکو وتم حتا ئەمریکا و کە وڵاتێکی سەرمایەداریە وەکو ئێرە نییە لەوێ قۆڕخکاری مەمنوعە بەس بەیاسا مەمنوعە. بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان دەتر گەڕێمەوە لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە.
هەجوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دکتۆر پێش ناوبڕەکە پرسیام لە سەر حکومەت لێکردی کە حکومەت خۆی ناتوانێت ئەم کەرتانە بەڕێوەبەرێ بۆ من ئەو شەڕێکی ئێستا لەسەر غاز دروست بووە ئاساییە حکومەت خۆی دەتوانێت ئەم کارە بکات مەسەرەن ئەو بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست نەکات نەرێ بە کۆمپانیا خۆی حکومەت مەسەرەن کارەکە بکات ئەماژن بەوە ئەو کارتانە مەسەن نەوت غاز پەیوەندی ئەو شتانە دەبوو بەڕاستی حکومەت شرابێکی بە کەرتی تەندروستی مامۆختێکەوە ئازاد دەکرێت ئیتر دەبێتە شارچێ بەشی گەورەکەی وەردەگرێت جار بۆ حاڵێتی ئێستا شێ مەسەرەن ئی غازەکەی بەڕسا بڵێن برادرانی شێتی تر نایدن بە پارتی ئەو نەوتەکەی نادێمەش غازەکەی نادێنێ جایتر ئەوە حقەتە ئەی سەبارەت بە مەسلەی کۆمپانیاکانی ئەو نادپەروەری هەیە لە پێدانی پرۆژەکان تا چەند پێ دوایە ینی زۆرینەی پرۆژەکان لەسەر ئەساسی مەسەلەن نزیبوونە لە بەرپرسی حەزبی بۆ کەسێک کە پرۆژێکی بچووکیش هەیە بێت داوای پشکی لێ بکرێت وڵاوی ئەو خاتونە باسیکرد نمونەیەکی تازە و دیارە ڕۆژەکە ئاوایە بەڵام حتمەنیش دەبێ هەروابێت وەکو ئاماژەم پێکرد لە سەرەدادا کاتێکی کە دەسەڵاتی سیاسی قۆڕق دەکرێت دەسەڵاتی سیاسی لێرە عند دەسەڵاتی چەکداریش مجاکە چەکداری هەبوو دەسەڵاتی سیاسیش هەبوو ئۆتۆماتیکی دەسەڵاتی ئابووریش قۆڕق دەکرێت بۆ جۆرەکە ئێستا دەیبینی باشە بەس ئەم قۆڕخکاری کە ئێستا هەیە کۆمپانیا حیزبیەکان ئەوەی کە خۆیان مەسەرەن هەموو شتێک هاوردە دەکەن بۆ نمونە بابەتی خزمەت گوزاری ئەوانە چەندە زیانی لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانیش داوەکە ئێمە کۆمپانیانە مەسەلەن زۆر بەشتەکان لە دەرەوە بهێن قازانجێکی زۆریان دەستکێ بەڵام لە بەرامبەرە بەرهەمی ناوخۆیی گرنگی پێ نەدرێت بەتاکیت زیانی زۆرەکەتەوە بەسەر هەموو شتێک لە دەرەوە بێنی بۆ بازارەکانی ناوخۆ بۆیە پێم باشە بۆ برادرانە مادەم کار قۆڕخکاری دەکەن با بتوانن پەرە بە بەرهەمێنانی ناوخۆ بدەن بۆ کە بتوان هیچ نەبێت کەرەسە سەرشەکان ئەو کە گرنگە بۆ ئینسان خۆراک لە بازاری ناوخۆ خاڵکی بەرهەمی ناوخۆی هەبێت هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئەوە کاتوهانی چی دەدەی هانیوەی کە زەویزاری کوردستانی بەکەڵک بێت بەرەی کوشتتوکاڵ دەدەی وەلامە کاتیشدا بوار دەکەوە بواری کار دەکەوێت کە دەها گەنج یا سەدا یا هەزاران گەنج بتوانێت ئیش بکاتەوە فرسەتی هەبێت کە بتوانێت داهاتویشی ئابووری بۆ خۆی فراهەم بکات ئامەختێکی کە هەموو شتێک دێتە دەرەوە بە قیمەتێکی هەرزان وە کوالیتیشی خراپ لە هەموو ڕێیەکەوە تەمەنەوە هەم زیاد بە تەندروستی دەگەێنە هەم زیان بە ئابووری نیشتیمانیش دەگەێنێت بۆی کە تۆ ناتوانێت هیچ شتێک لە ناوخۆی وڵاتدا بەرهەم بێنێت و بازارەکان شایدیەوە تۆ بچێ بازاری لە زیاتر لە 95 ئەوەی کە بەکاری دێنی بەرهەمی دەرەوەیە باشە بەس ئەوەی کە ئێستا پێشتر لە کابینەی بڵین لە کاتی ڕاگەاندنی کارنامی کابینەی نوێ لە مانگی حوتی ساڵی ڕابردوو باز لەوەکە کەوان کار لەسەرەوە دەکەن کەتی تایبەت بەهێز بکرێ و بۆی کە هەلی کاریش بۆ خەڵک بڕخسێن بەزمە کەتی تایبەت ئێستا ئاراستەکان بەرەو بەهێزکردنی کۆمپانیا حیزبەکان یاخود کەرتێکی تایبەتی ڕاستەقینە لە کوردستان وڵای ئەوەی کە ڕاستی بە ئێمە لە کوردستانی شاهیدن ئەو کەرتانێکە لە هەر بارێکدا بەرامێنا بێن و قازانجی هەبێەوەی حیزبیە ئەم جارۆکۆ ئەو خاتونەش باسیگر مەسەن کابراویستێتی بەرهەم شتێک بەرهەمبێنێت لە هەر شوێنش لە کوردستانی داوای لە 170 قازانجێنێکەوە ئەوەش نمونەیەکە بۆی کە بوار بە خەڵکیتر نادرێت کە بەرهەمێنان کات بە شێوەیەشی تەندروست باڵە ئەی سەبارەت بۆی کەم چەندە مشکلش ئێستا بۆ نمونە کۆمپانیا حیزبەکان باز دەکە بەشێکیان بازیشان لێ وەرناگیرێت دەبەخشرێن لە ڕسومات تاوان ئەوەشەیە
ئەوەش پەیوەندی بەچیەوە هەیە بە بابەتە سەرشەیە کە باسمان کرد کە قۆڕەکاری سیاسیەوە هەیە وەختێکی کە ئەوانە دەسەڵاتی سیاسی دانەمێنن بۆ ڕۆژەکە بۆ جۆرە نابێت. سوپاس دەکەم دۆتەگرم لای بەرز نیازخان بگەڕێن و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا کۆمپانیا هەیە مەسەر لە حکوومەتی هەرێم دەوڵەمەندتر بێت یاخود پێشتر باز لە ژمارێکی زۆر میلیاردەر و میلیۆنەر دەکرێت لە کوردستان ئاسایی نیە لە هەرێمێکی ئاوادا مەسەرەن کۆمپانیای دەوڵەمەندمان هەبێ لە حکوومەت دەوڵەمەندتر بێت؟ پێشەوەی باسی ئەو بکەین سەرمایەی یا ئەم شێوازە لە وەبەرهێنان و ئابووری لە هەرێمی کوردستان یا سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان چی بەرهەمهێناوە؟ یەکەم ڕێژەیەکی زۆری بێکاری و قۆرخکاریەکی زۆر ڕوون لەلایەن پارتە سیاسەکان لە ڕێگەی خراپ بەکارهێنانی دەسەڵات و گەندەڵیەوە. سێم تێکدانی ئاسایشی خۆراک. چوارەم هەر بە جۆرێک ئاسایشی نیشتیمانیمانی خستۆتە مەترسێەوە و پیشەسازی ناوخۆیی بە هەموو شێوەیەک هەرس پێهێناوە تەنانەت بەشێکی زۆری ئەو کارگانەی وەبەرهێنان و پیشەسازی کە هەمان بوون لە هەرێمی کوردستان لە کاریان خست بۆ نمونە مەعمەل نەسیجەکەی شاری هەولێر کە باشترین جۆری مافور و بەڕێی بەرهەمەهێنا لە شاری هەولێر و لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیش هەڵسان کۆمپانیاکەیان بابەتێکی جێگرەوەیان هێنا لە بری ئەو کارگەی وەبەرهێنانە کە نەسیج بوو پپسی کۆلایەندانا پپسی و کۆلایەندانا بە جۆرێک باشە کە ئێمە زانین بەهای بازرگانی و خۆراکی و دەستکەوتەکەی چییە؟ هیچ نییە نە پێویستیەکی خۆراکیەوە نە هیچ لە کاتێکا دەیان کەس لەو کارگەیە کاریانە کرد بۆ نمونە دەیان کارگەی تری وەبەرهێنانی مەعجونی تەماتە یا ئاو تەماتە یان جۆرەکانی تری وەبەرهێنان هەر هەمووی لە کار خراون تەنانەت هەندێک کارگار لە بنەماوە کەرستەکەیان هێنراوە بەڵام نەبەسراون کارگەکان دروست نەکراون تا ئەوەی کە کەلوپەلەکانیان ژەنگی هەڵێناوە هەرتێک چوون ئەمە جیالەوەی کە ئەم جۆرە لە شێوازی بازرگانی ناوخۆیی و ئەم کۆمپانیانە ژنگەی هەرێمی کوردستانیان تێکداوە بۆیە کاتێک کە تۆ ئەم جۆرە لە بازرگانی و لە پارە و لە کۆمپانیات ئەبێ بە دڵنیایی کۆمپانیای دەوڵەمەند کۆمپانیای دەوڵەمەند دروستە بن بە جۆرێک کە هەندێک جار داهاتیان لە داهاتی هەرێمی کوردستان بە تێکراوە لە بودجەکەی گەورەتر بخەمڵێنێ بۆ ئەو بابەتە لەبارەی کۆمپانیای کارەوە باس ئەکرێ بەڵام هێشتا لەبەرەوەی شەفافیەتێکی تەواو نییە لە هەرێمی کوردستان ڕوونیە پارەی گومرگەکان ئەچنە کوێ بزەبت بەدەستی کوێ و کاملایەن بە دیاریکراوی ئەمە قۆرخ ئەکاوە دۆسیەکانی نەوتی دیکە کێ قۆرخیان ئەکە و کێ بەکاریان ئەهێنێ بەڵێ ئمە بۆتە هۆکاریەوەی زۆر جار کۆمپانیاکان ئەگەر لە بیرت بێ لە کاتی قەیرانی ساڵانی ڕابردوو 2014-2015 کۆمپانیاکان ئەهاتن یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستانیانەدا لە کاتێکە هەر خودی کۆمپانیاکان ئێستا با بەراوردی ئەو بکەین کاک حەکیم یعنی ئەمەش بابەتێکی گەورەیە بەشێکی زۆری کۆمپانیاکان لە بنەماوە پاریان بە قرز لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە جیالەوەی کە ئەم کۆمپانیانە ئامادە نین باجی تایبەتی کۆمپانیاکان بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان واتە کۆمپانیاکان لە باج بەخشراون بە ئاسانکاری زەویان نەخرێتە خزمەت بڕیارەکانی حکوومەت لە خزمەتی ئەوانە هەموو ئاسانکاریەکیان بۆ ئەکرێ ئەم کۆمپانیانە چۆن دەوڵەمەند نابن لە کاتێکە ئامادە نین هیچ جۆرێک لە بەرپرسیارەتی و ئەرێکە لە ئەستۆیانە لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان و مەرجەکانی جێبەجێ بکەن تەنانەت ئەو داهاتانی کە پێویستە بەشێکی ناوەندەکانی تر بیگەڕێنەوە دواتر لە دەرەنجامی قازانجیان هەر بە هیچ شێوەیەک جارێکی تر دیار نییە بۆیە ینی کۆمپانیاکان بەداخەوە ئەڵێن بوون بە مشەخۆرێک لەسەر مڵکوماڵی گشتی لە برەوەی هاوکار بن بۆ پەرەپێدانی پیشەسازی تەنیا بەشێکیان هاتوون بینا و باڵەخانیان بەرز کردێتەوە من ئێستا بەر بۆ ئەمە شەڵێم ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە چینایەتیەکی زۆر دروست بێت لە ناوخۆی شارەکانیا بەشێکی هەرێمی کوردستان ئێستا بۆ نمونە تۆ هەر شارێکی وەک هەولێر وەربگری هەولێر بە ناوەندی وەری بگری بۆتە دوو بەشەوە گەڕەکی هەژار نشینەکان و ئەوانەی کە لە چینی مام ناوەندن و گەڕەکی ئەوانەی کە سەرمایەدارن و کارەبای 24 کاتژمێریان هەیە کە ئێستا ئێمە زانین حکوومەت دە کاتژمێری تەواویش بەسەرێکە و کارەبا دابین ناکا لە هەرێمی کوردستان و دۆسیەکانی ڕێگاوبان و بەشێکی زۆری حتا ئەم جیاکاریەی کە لە پێدانی ئەو پارانەی کە بۆ کۆمپانیاکان و جێبەجێکردنی تەندەرەکان لە جیاوازی ئەکرێت تەنان لە نێوان هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە و گەرمیان و شارەکانیش ئەمەش لە دەرەنجامی چی لە دەرەنجامی ئەوەی حزبایەتی و دیدگای سیاسی بەڕادەیەک ڕۆچۆتە ناو حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەنان لە جیاکاری
دیاریکردن بۆ پارەی تەندەرەکان و کۆمپانیەکانش زیاکاری هەیە بۆی قازانجی زۆرینە بۆ پارتێکی سیاسی دیاریکراوێ بەڵام ئەم کێشەیەکی ئێستا لە غاز دروست بووە لە نێوان پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی شەرمێکی گەورەیە ئەم دۆسیە گەر ئێران یا حکوومەتی عێراق بەتایبەتتر دروستی بکردا ئەیان کردە کوردایەتی و هەڕەشەمان لەسەرە و ئەگەڕانەوە بۆ قسەی ریفراندۆم و مەسەلەی کوردایەتی و ئەنفال و کیمیابارانیان بە ئێمە پیشانەدایەوە ئێکاکە گیان ئەمە ناخۆی هەرێمی کوردستانە یعنی بەجددی شەرمە بۆ پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ئاستە نزمەی نەبوونی بەرپرسیارەتی مامەڵاکەن لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکا کە دێتە سەر قسەکردن هەرخۆیان کوردایەتی ساختە نیشتیمان پەروەری ساختە ئەفرۆشنەوە بە خەڵکی ئێمە و هەرێمی کوردستانیان کردۆتە زبڵدانی تورکیا و ئێران و تەنانەت عێراقیش باشە بەس سەبارەت بە ڕێگری ینی پێشتر لە کارنامەی کابینە تازەیە باز لە ئەوە دەکرا کە دەبێت نابێ بەرپرسان کاری بازرگانی بکەن نیت هەنگاوێک لەم ڕۆنراوە بارە سێوەی کە کاری بازرگانی و سیاسی لە یەکتر جیا بکرێتەوە ئەگەر نێچیروان بارزانی لە خۆیەوە دەستی پێ بکردایە بۆ جێبەجێکردنی ئەو قسەیە و کۆمپانیاکانی خۆی جۆرێک لە بەردەوامیان نەبووە لە ڕێگەی پارتە سیاسەکەی و بەرژەوەندیەکانی خۆیەوە یان بەرپرسانی دیکەی حکوومەت ئەگەر دەستبەرداری ئەمە ببوونە بەڕادەیەک کە بەشێکی ئەم قۆرخکاری و مەسلەی کۆمپانیا و بازرگانی تایبەتەوە بە بەکارهێنانی حکوومەت نەبووە خۆیان خاوەنی سەرمایەی تایبەتی خۆیان بوونە پێش ڕاپەڕین و یا لە خێزانەکانیانەوە جێبمایە بەڕاستی ئەمانوت ئەم بابەتە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام نەخێر بە هیچ جۆرێک نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کاک حەکیم بەڵگە ڕۆژانەکان پێمان ئەڵێ هێشتا گەندەڵی بەردەوامە دیارە مەسرور بارزانی تەنیا شانازی بە یەک شتەوە کە تا ئەم شتە تا ئەم ساتێکی قسەی لێکن ئەویش ئەوەیە کە دەوامی فەرمانبەرانی ڕێخستووە هەموو شانازێکی ئەوەیە بەڕاستی ئێمە زانین جارێکتر ئەواڵینەوە کە دۆسەی گەندەڵیکردن لە دەوامی فەرمانبەران نییە وەک ئەوەی کە ئەو ئیدعایەکە بەڵکو لە دۆسیەکانی نەوتە لە دۆسیەکانی گازە لە دۆسیەکی خاڵە سنووریەکانە لە دۆسی بازرگانی دەرمانە و لە تەواوی ئەو دۆسیانی ترەکە لە هەرێمی کوردستان زۆر مەترسیدا لە زەوی کوردستان و لە ئاسمانی کوردستانەوە بەکارهێنن ئەنجا جیالەوە من ئەمەوێ یەک خاڵی تر بڵێم کە زۆر بۆم گرنگە دڵنیام دکتۆر محەممەدی ینی ئەم خاڵە بە هەند وەرئەگرێ ئەویش ئەوەیە ئەم جۆری بازرگانیە نەکرد لە ناوخۆی هەرێمی کوردستان بەڵکو ئەو گرێبەستانەی کە لە دۆسیەکانی نەوت و گاز هەمانە لەگەڵ وڵاتانی جیهان تەنانەت هەرێمی کوردستانی بە جۆری کردۆتە بارمتا ینی ئاسایشی نەتەوەیی ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستانی خسۆتە مەترسیەوەسە بۆ نەبۆڕی کوردستان بەپێی گرێبەستەکە بە هیچ شێوەیە لەدەست هەرێمی کوردستان نییە باشە ئەم گرێبەستە 50 ساڵی کە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی تورکیا کردوێتی ئەم جۆرە بازرگانیانەی کە بە تەنکەر و بە نەوت و بە هەموو ڕێکارەکانی تر لەگەڵ وڵاتان هەن اینجا ئەوەی کە ململانی نێودەوڵەتی یا بەرژەوەندیە نێودەوڵەتیەکان کە بەریەکەوتنیان هەیە خەریکای خەنە ناوخۆی هەرێمی کوردستانەوە لە داهاتوو ململانیەکی نوێی دیکە لە ناوخۆی هەرێمی کوردستان دروست دەکەن وە سپۆنسەری چاوپۆشتیکردن لە هەموو ئەم بابەتانە بۆی حکوومەت بە ئاسانی دۆسێکی بۆ بچێتە سەر بەداخەوە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی کوردستان نەیاسای بودجە دەرەکە نەچاودێری پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمەکە نەچاودێری جێبەجێکردنی ئەو بەڵێناناکە کە کاتی خۆی لە هەڵبژاردنەکان بە خەڵکی هەرێمی کوردستانی سپاس دەکەین یاسخان دکتۆر گرەمولا بەرز چۆن دەکرێت ئەگەر ئێستا مەسەڵەن ئەو هەنگاوەش هەبێت بۆ قۆڕخکاری زۆربەی کەرتەکان بە لەلایەن کۆمپانیا حیزبیەکانەوە دەکرێت ڕێگری دروست بکرێت مەسەل لە چ ڕێگەیەکەوە دەکرێت ڕێگری دروست بکرێەوە هەنگاو بنێن بەرە و کەرتێکی تایبەتی ڕاستەقینە کە هەموو خەڵکی کوردستان لی سوودمەنەوێت نەک کۆمەڵی کەسی دیاری کرا وەختی شێتەوە ئێمە دەتوانین بڵێن کە کەرتی تایبەت دەتوانێت مساهم بێ بەشدار بێت لە پێشکەوتنی ئابووری لە داهێنانی ئابووری لە دروستکردنی بواری کار ئەو کاتەیە کە هەلی کار و هەلی ئیشکردن یەکسان بێ بۆ هەموو کەس بێت بەداخەوە لە کوردستانی نێەوە شتێک نییە تازە بێ وایە بۆیە ئەو کەرتە تایبەتی کە ئێستا هەیە نەیتوانیوە بەڵاندەرەوەی پێویستی بازار و ئابووری بێت لەسەر ئاستی کوردستان باشە بەس ینی بۆم سیفەتەکانی کەرتی ڕاستەقینە چیەکەتی تایبەتی ڕاستەقینە ینی بۆنمە جیاوازیەک دەکات لەگەڵەوەی کوردستانە بۆ نمونە جیاوازەکە زان چیە بۆ نمونە من دەمەوێت داهێنانێکم هەیە لە بواری ئابووریدا دەمەوێت پرۆژەیەک دانێم دەمەوێت کارخانەیەک دانێم ئەو پارەیە دەبێت پارەی خۆم بێت پارەی دەوڵەت نەبێت یا بانکیشی ئیستثماری هەبێت بانقی سەرمایە گوزاری من لەوێ پارە قەرز دەکەم لەو پرۆژەیەدا
سەرمایه‌گوزاری دەکەم دوای بە گوێرەی عەقد و ئەوەی کە هەیە لەگەڵ ئەو بانقەی تۆ مولتەزیم دەبی بۆی کە مەسەن ساڵانە چەند قازانجدەی بەو بانقەی ئەو کاتی تۆ دەتوانی بنەمای ئابوووریەشی تەندروست دانێ لەسەر ئاستی کەرتی تایبەت بام کاتێکی کە من مەسەن نەوتەکە لە بەرەست خۆمدایە پارەکە لە بەرەست خۆمدایە وەکو ئەو خاتونە باسکردیان کۆمپانیا پارەی لە حکوومەت وەرگرتووە ئیشی پێکردووە و هیچ لە بازاڕیشی شتێکدار نییە مانە ئەو بازارە تایبەتە کە لەسەر ماڵی گشتی دروست دەبێت لەسەر خەرجی گشتی دروست دەبێت ئەنجامەکەی ئەوە دەبێت کە ئێستا لە کوردستان دەبینن ئەوە نییە لەسەر ئەوە بێت لەسەر توانای کەسێکەوە توانای داهێنانی کەسێکە بێت لە بواری ئاووریدا مەسەن خەڵک زۆر هەیە پارە لە حکوومەت وەرگرتووە لەوانەیە تواناکیش نەبێت بام پارەکە هەیە و ئەرزی هەیە و نازانم شتێکەیە ئیتر کۆمپانیاکەی داناوە و ئیش خۆ دەکەن لە هەمە کاتیشدا وەکو باسکرا بازش نادەوە حکوومەت باشە بەس دکتۆریانی ئەو داهاتێک کە لە کوردستان هەیە ئەنی ئەوەندە زۆر نییە کە وەکو دەڵی بەشی خەڵک کات موچێکی باش خزمەتگوزاری باش اینجا بەشی گەندەڵەکانی ئەوانیش بەنی داهاتەکە زۆر نییە بەشی داهاتی کوردستان زۆر زۆرە بەڵام مشکلە چییە من نەکەستا پێش 10 ساڵە وەڵامیشم بۆ خاتونەی کە باسی نەوتی کرد پێش 2009 زیاتر 10 ساڵ زیاتر من بابەتێکم نووسی لەسەر گرێبەستەکانی نەوتی هەرێم و سیاسەتی نەوتی هەرێم و گومان لەسەر گرێبەستەکان دروست باسی ئەوم کرد کە ئەو گرێبەستانێک کە دەکرێت داهاتووی ئابووری کوردستانی لەسەر بەندا پێویستە ڕعاتی زۆر بکرێت لە ڕووی پسپۆڕیەوە و لە ڕووی بەهای ئابووریەوە هەتا جۆری گرێبەستەکانیشم شی کردەوە کە کام گرێبەست باشە کام گرێبەست خراپە و چی بکرێت بۆی کە بتوانێت سیاسەتی هەرێم سیاسەتێکی تەندروست بێت لە خزمەتی ئابووری و داهاتووی ئابووری کوردستان دەبێت وان بەداخەوە دیار نەخێنراوەتەوە. سوپاس دەکەم نیازخان دقێکیش بۆ بەڕێزت چی دەبێت هیچ چەنگاوی دەتوانێت ڕێگری لەم قۆرەخکارێ بکات شتێک ماوە بتوانین ڕێگری لێ بکەین بۆ داهاتوو؟ هیچ چارەسەرێکی چاکسازیەک مستحیل نییە بەڵام ئەبێ یەکەم شت ئەو حکوومەتەی کە هەمانە بڕوای پێ هەبێ کارنامەکەی بخاتە بواری جێبەجێکردنەوە خاڵێکی زۆر لەوە گرنگتر ئەوەیە کە پێویستە یاسای بودجەمان هەبێ بۆی بزانین داهاتەکەمان چەنە و چۆن پێویستە خەرج بکرێ و پەرلەمان پێویستە چاودێریەکی تەواو بکە خاڵێکی تر ئەوەیە کە هێدی دەستی حزب و بەرژەوەندەکانی لەمە بخرێتە دەرەوە ئەمەش بەڕێکارێک ئەکرێ ئەوەیە کە خزمەتگوزاریە گشتەکان لە ڕێگەی کردە گشتەکانەوە جارێکتر بەهێز بکرێ بەڵام نەک بە جۆرێ کە بە مونافەسەی بازاڕی کار نەهێڵێ وەک ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و هەمووی بچێتە چوارچێوەی گەندەڵی و قۆرخکاریەوە هەمیشە ڕێگەکانی چاکسازی کراون و هەر خواستێک هەبێت بۆ ئەم بابەتە قابلی جێبەجێکردنە. زۆر سپاس بۆ بەرەزان نیاز عەبدوڵڵا نووسەر ڕۆژنامەنووس لە هەولێرەوە هەروە دکتۆر محەممەد گەناوی مامۆستای زانکۆ ئابرونیاز لە ستۆی سەرەکی سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.